ئەو جامانەی شەرەفە ئەوە لەوەیە کە پاک بی بەرامبەر خوا ئەوە لەبەرەوەی ئەوە لەوەی ڕابردووت پاک بێت ئەوە خەڵک گرتوێتی بڵاوی کردەوە من ئاگادارم مۆزوعانی وە نەیشم بینیوە وە دەستت خۆش بێت ئەوە پەروەردگارەمەی کردووە ئەو جامانەی شەرەفە وە جامانەی باو باپیرانمانە کە ڕێزیان لە دینی ئیسلام کردووە وە 180,000 کورد بەبێ چارەنووس بە نەبێ دیار بەبێ گۆڕ کە ئەلفال کرا لەبەرەو جامانیە بوو جامانێشی ئاوای لەسەر بوو لەگەڵ جامانێشی سوورا هیچ کێشەیەکمان نەبوو تعدامان لە هیچ وڵات و قەومێ نەکردبوو بەس لەبەرەوەی جامانیمان لەسەرا بوو قاتمان لەبەرا بوو ئەلفال کراین ئەو جامانەیە ڕەمزی ئیسلامە بۆ من پیاوێکم خزمەکاری ئیسلامم لەبەر خاتر خوا ئیشەکەم ئەگەر ئەوەش بوو بێت سوژدەیەکم بەدڵێکی پاکەوە واللهی بەدڵێکی پیاوێکی کرێکارەوە مناڵەکانی خۆم بەبێ دایکی لە ماڵەوە بەجێهێشتم و لە مەکتەب بوون نەچوون بەدەنیانەوە لە خزمەتی خەڵکام ئەو خوایە و کارێ بۆ من کردووە هیچ ئەوە نەبووە ڕووداوێک ڕوویدا